به ناوی خدای گەورە میهرەبان دڵخۆشم دیسان لەگەڵتانم و سەردانی سۆران دەکەین بۆ کردنەوەی پرۆژەیەکی تر کە ئەمە بەرزترین پردە لە سەراستی هەموو عێراق و ئێستا لە شاری سۆران دروست کراوە ماوەیەکە پلانی بۆ داڕێژراوە و کاری تێدا دەکرێت و شکر بۆخوا ئێستا بە ئەنجام گەیشت و ئەمڕۆ بە فەرمی ئەم پرۆژە دەکەینەوە و دەیخینە خزمەتی هەموو وڵاتیانی کوردستان بە تایبەتی دانیشتوانی شاری سۆران و دەوروبەری. لەو ماوەیە ڕابردوودا بینیمان کە وەزێکی زۆر نالەبار لە کوردستان و ناوچەکەدا هەبوو. خەڵک زۆر قەلەق بوون لەوەی کە چی ڕوو دەدات. بەڵام ئەمانە هیچیان نەیان هێشت کە ئێمە لە ئەنجامدانی پرۆژەکانمان بوەستی. ژیان بەردەوام دەبێت لە هەموو ئانوساتێکدا بیرمە و کاتی خۆشی کە شەڕی داعش بوو دیسان پرۆژەکان هەر بەردەوام بوون. لە خۆشی و ناخۆشیدا ئێمە لە خزمەتکردن ناوەستین و هیوادارین بەردەوام بین لەوەی کە بتوانین باشترین خزمەتگوزاری پێشکەشی هەموو خەڵکی کوردستان بکەین لە هەموو بوارەکاندا. من پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و شاری سۆران و دەوروبەری دەکەم بۆ ئەم پرۆژە گرنگە کە ئەمە قۆناغێکە و قۆناغەکانی تریشی بەدواوە دێ بۆ تەواوکردنی ئەم پرۆژەیە کە جووتساید و بەیەکە و بەستنی ڕێگاکانە و پرۆژەی گەورەتریشمان لە بەردەستە بۆ ئەوەی پێشکەشی خەڵکی ئەم دەڤەرەی بکەین. دەستخۆشی لە کاڤین گروپ دەکەم بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژە کە بە شێوەیەکی زۆر جوان و ڕێکوپێک دروستیان کردووە وەکو هەرجار دیسان دووپای دەکەمەوە کەەوەی منی زیاتر دڵخۆش کردووە ئەمەیە کە توانای ناوخۆیی وای کردووە ئێمە بتوانین پرۆژەی وا جوان و ڕێکوپێک جێبەجێ بکەین لەسەر ئاستی کوردستان لە هەموو ناوچەکاندا. جارێکی تر دەستخۆشی لە جێبەجێ کارەکانی ئەم پرۆژە دەکەم، دەستخۆشی لە بەڕێوەبەران و بەرپرسانی ناوچەکە دەکەم و دەستخۆشی لە خەڵکی کوردستان دەکەم بۆ پاڵپشتیان، بۆ پشتیوانیان، بۆ متمانە بەخشینیان بە ئێمە کە بتوانین زیاتر لە خزمەتی ئەواندا بین. بابەتێکی تر هەبوو حەزم دەکرد عەرزیەوەی بەڕێز بکەم. بەداخەوە لەو ماوەی ڕابردوو بینیمان کە هەندێک ڕووداوی ناخوازراوە و ناخۆش ڕوویاندا بە تایبەتی لەم دواییە ئۆتۆمۆبیلێک بە 3 سەرنشین گەنج و مناڵەوە کەوتنە ناو ڕووبار و خنکان. ئەمە چەند حاڵەتێکە کە لەم دەڤەرە ڕوودەدان و ئەمە جێی نیگەرانیە و بەڕاستی دڵمان دێشێک کە دەبینین کەسانێک ئازیزانی خۆیان لە دەست دەدەن. جێخۆیەتی من دەستخۆشی لە هێزەکانی بەرگری شارستانی بکەن بۆ ماندووبوونیان، بۆ شەونخوونیان، بۆ بەدواداچوونی گەڕان بۆ دۆزینەوەی تەرمەکان کە بەڕاستی زۆر خۆیان ماندوو کرد. سپاسیان دەکەم، دەستخۆشیان لێ دەکەم و سەرخۆشی لە کەسوکاری قوربانیان دەکەم. داواش لە هەموو خەڵکی کوردستان دەکەم کە ڕێنمایەکان جێبەجێ بکەن، هەم ڕێنمای هاتوچۆ، هەم ئەو ڕێنمانەی کە پێشکەشی خەڵکی کوردستان دەکرێت لەوەی خۆیان بە دوور بگرن لەو ناوچانەی کە گونجاو نین بۆ سەیران یان دەشنە سەر لێواری ڕووبارەکان کە جێمەترسین. ئەمە هەمووی بۆ سەلامەتی و تەندروستی خۆتانە. داواکارم پابەندی ڕێنماکانی حکوومەت بن و دڵنیا بن کە حکوومەت هەموو ئاسانکاریەک دەکە بۆ ئەوەی ئێوە لە خۆشیدا بن و بەختەوەر بن. ئەمڕۆ یەکەم هەنگاوی پێکێنانی حکوومەتی فدرالی لە بەغداش دەست پێ دەکە. ئێمە تەمەنای سەرکەوتن بۆ بەڕێز عەلی زەیدی دەکەین، هیوادارین سەرکەوتوو بێت لە پێکێنانی حکوومەتەکەی خۆی و ئێمەش پاڵپشت دەبین بۆ ئەوەی حکوومەتێکی فدرال دروست بکرێ و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانیش جێبەجێ بکرێن. بەشداری ئێمە لە حکوومەت و لە پەرلەمان بۆ ئەوەیە کە داکۆکی لە هەموو مافەکانی خەڵکی کوردستان و مافەکانی عێراق و جێبەجێکردنی دەستور بکەین وەکو خۆی. بەشداری ئێمە بەشدارەیەکی کارە دەبێت و هەوڵ دەدەین کە پەیوەندیەکانمان لەو پەڕی باشی و لە ئاستێکی بەرزدا بن. هیوادارم ئەمە ڕێخۆشکەر بێت بۆ ئەوەی ئێمە بتوانین لە هەرێمی کوردستانیش پەرلەمان کارا بکەینەوە، دواتر هەنگاوەکانی تریش دەست پێ بکەن بۆ پێکێنانی حکوومەت و
بکەوینەوە خزمەتی خەڵکی کوردستان جارێکی تر. من زیاتر لەوە کاتیەوە ناگرم، دەستخۆشی لە هەمولایەکتان دەکەم، سپاسی ئامادەبووندان دەکەم، هەر سەرکەوتوو بن، کوردستانیشمان هەرەوەدان بێت.